بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە پاراستنی یەکڕیزی و یەکبوونی یا تەبایی نێوان موسڵمانان دەکەین. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا بە تەئکیدکردنەوە دەفەرمێ کە ئەوە تەنها موسڵمانانن بە پێی پێوەری ئاینەکەیان برا و خۆشەویستی یەکترن. بەسە بۆ تەواوی موسڵمانان کە بە پەیوەندیەکی خودایی پێکەوە بەستراون و خۆشەویستیەکی گەورەش خراوەتە نێوانیانەوە. ئەمە وەسیەت و ڕێنمایی خوایە بۆ بەندەکانی و ئیمانداران کە ببنە برا و دۆست و خۆشەویستی یەکتری و هیچ هۆکارێکی دنیایی و مەزهبی و حیزبی و زمان و کەلتور نەبێتە هۆکاری دابڕدابڕکردن و لێکترازان و ڕقبوونەوەیان لە یەکتر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گەشتنی بە شاری مەدینەی پیرۆز یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی یا یەکێک لە پێشترین کارەکانی بریتی بوو لە دروستکردنی برایەتیەکی جوان و پڕ لە محەبەت لە نێوان موسڵماناندا. بۆیە هەمیشە وەسیەتی کردووە کە برایەتی و تەبایی نێوان موسڵمانان بپارێزرێ و هیچ کاتێ هۆکارە دنیاییەکان یا کۆمەڵی هۆکاری لاوەکی نەبنە هۆکاری ئەوەی کە ڕق و بغز شوێنی خۆشەویستی و ئەوین بگرێتەوە بەرامبەر بە موسڵمانان. ڕەحمەتی خوا لە کاک ئەحمەدی موفتیزادەی ڕەحمەتی بێ کە دەفەرمێ سوێن بەخوا خۆم بە شەرمەزارەزانم لە تەحیاتی نوێژدا بڵێم السلام عەلەینا وعەلا عیباد الله الصالحین کەچی ڕقم لە موسڵمانێک بێت تەنها لەبەرەوەی لە گروپ و مەزهب و حیزبەکەی مندانە. هەروەها ڕۆژێک ئیمام حەسان بەنای ڕەحمەتی دەچێتە مزگەوتێکەوە سەیرەکات دوو گەنج دەستە و یەخەوەستاون و پەلاماری یەکتر دەدەن کە لێیان دەپرسێ هۆکاری ئەم ئاژا و شەڕ ناکۆکییان چییە؟ یەکێک لە گەنجەکان دەڵێ من دەڵێم نوێژی تەحیەت المەسجد سنەتێکی موئەکەدەیە و ئەم برادەرەش دەڵێ نەخێر سنەتێکی ئاساییە و کردن و نەکردنی ینی زۆر جەختی لێ نەکراوەتەوە. ئیمان بەناش بە ڕەحمەت بێ دەفەرمێ کوڕەکانم ئێوە فەرز و واجبێکی گەورە کە بریتە لە برایەتی دینی و خۆشەویستی ئیمانی واستان لێ هێناوە لە پێناو سنەتێکدا کە بریتە لە نوێژی تەحیەت المەسجد. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە پاراستن یا ئەو هۆکارانی کە دەبنە هۆکاری پاراستنی ئەو برایەتە دینیەی کە خوای گەورە و پێغەمبەرەکەی فەرمانیان پێکردووە کە دەبێت لە نێوان موسڵماناندا هەبێ و بیپارێزن دەکەین. هەروەها باز لەو هۆکارانە دەکەین کە بۆتە هۆی دوورخستنەوە و پەرتەوازەکردنی موسڵمانان لە ئێستادا کە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین تا ڕادەیە لە نێو موسڵمانان لە هەرێمی کوردستان و لە نێوان حیزبەکان و ئەندامانی حیزبی ئیسلامیدا جۆرێ لە یەکتر خوێندن و جۆرێ لە ئاژاوە و جۆرێ لە خراپکردنی ئەو پەیوەندیە برایەتی هەیە لە نێوان موسڵماناندا. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی مامۆستای ئاینی زانای ئاینی تاوتوێی ئەم پرسەکەین. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. خۆپاداشتان باتەوە منش زۆر سپاسانە. یاخوا بەخێر بێ. دکتۆر سەرەتا با بپرسم زانم برایەتی دینی ئەو پەیوەندیە دینیەی کە لە نێوان مرۆڤەکاندا دروست بۆ بە فەرمانی خوای چییە و جەنابتان چۆن باسی لێوە دەکەن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا لهمو قرآني بيروزدا ولا همو فرمودكاني بيغمرا صلى الله عليه وسلم زور جخت لبرايتي ومحبتي ويقريزي وخوش بيستني يكتر وريزقرتن ليكتر هاتوا او آيات بيروزي كجنابة خوانتا ولا سرطاي بيشكي كدا إنما المؤمنون إخوة ئەوە زانایانی تەفسیر و زانایان کە لە ڕووی ئیعراب و زمانی عەرەبیەوە لەو ئاەتە کۆڵیونەتەوە ئەفەرمون ئەو ئاەتە بە چەند شێوە تەئکید و دووپاتکردنەوە و جەختکردنەوەی تایە. ئینە حرفی مشەبە بەفعلە لە سەرەتاوە بۆ تەئکیدە. المؤمنون ئیخوە جملەی ئیسمیە و جملەی ئیسمیەش هەم بۆ تەئکیدە هەم بۆ ئیستیمرارە واتە هەمیشە دەبێ موسڵمانان برای یەکتر بن. ئینەما لای هەندێک لە زانایان حەسرەگەیەنێ يعني ئەوە تەنها موسڵمانانن ئەبێ بەڕاستی برای یەک بن. ئەم برایەتی ئەوە گەورەیە ئەفەرمێ حتى بۆ قیامەتیش بەردەوامە. ئەفەرمێ الأخلاء بعضهم لبعض عدو إلا المتقين. لە ڕۆژی قیامەتە ئەوانەی کە لە دنیا زۆر دۆست و برادەر و خۆشەویستی یەکتر بوون و لە یەک نزیک بوون و بەرژەوەندی دنیا بەستونی بە یەکەوە هەمویان لە ڕۆژی قیامەتە
ئەبنە دوژمن و نەیاری یەکتر ئیلا المتەقین ئیماندارە ڕاستەقینەکان لەوێش هەر خۆشەویست و براو ئەربابی یەکترن. معنای برایەتی ئیسلامیەکە خۆشویستنە ئیسلامیەکە وەلا ئەو بەڕائەکە لەسەر ئەساسی عەقیدە و ئیمان ئەسڵ وایە ئەوەنە بەقەوەت بێ هەموو ژیانی دنیای ئینسانی مسلمان بریتیە بێ لە برایەتیکردنی ڕاستەقینە. ئەو برایەتی ڕاستەقینە لەسەریشی بمرن بچنە قیامەتەوە. و لە فەرمودەیەکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەربارەی ئەو حەوت تاقمەی کە واکو لە ژێر سێبەری عەرشان کە هیچ سێبەرێک نییە ئەو نەبی فەرمێ یەکێک لەوانە رجلان تحابا في الله اجتمع عليه وتفرق عليه. دوو مسلمانن دوو ئیماندارن لەبەر خوا یەکتریان خۆشەوێ لەبەر خوا گەشتون بە یەک و دۆست و براو خۆشەویستیەکن کاتێکیش ئەمرن هەر بەو شێوە لێک جیا بنەوە. ئەگەر مەبەست پێی قیامەت و مردن بێ یا هەندێکش ئەفەن مەبەست پێی دنیانی هەر کاتێ بە یەکەوەن برا یەکن لە یەکیش جیا بنەوە لە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکانیانە هەر براو خۆشەویست و دۆستیەکن. و لە فەرمودەیەکی ترە جوانتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوونی کاتەوە فەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. نمونەی مسلمانان لە زۆر خۆشویستنی یەکتر و سۆز و بەزەی بەرامبەر بە یەکتری و محەبەت بوون بەرامبەر بە یەکتری و میهرەبانی نواندن بەرامبەر یەکتری وەکو یەک لەش و یەک بەدەنوان ئەگەر بێت و ئەندامێکی ئەو لەشە ئێش و ئازارێکی هەبێ ئەو لەشە تا بەیانی هەمووی ئیسراحەت ناکا و خەوی لێ ناکەوێت تا دایەگرێ و خەوی لێ ناکەوێت. ئەبێ مسلمانان ئاوا بن. ئەسڵ ئەمەیە لە هەر کوێ دیت مسلمانان وانین ئەوە بە ئەندازەی دووریان لە مەبدەئەوە دوورکەوتونەتەوە لە ئەم بنەما ئەم ئەسڵە گەورە ئیسلامی. ئیتر ئەو کاتە ڕەگەزە مەزهەبە حیزبە بەرژەوەندیە هەوا و هەوەسە هەر شتێ پاڵنەرەکەی ئەوە خەتایە ئەوە تاوانە. بەڵام ئەوەش بڵێن زۆر ئاساییە زۆر ئاسایە مەسا خەڵک ڕایان جیابێ بۆ چوونیان جیاواز بێ تێگەشتیان جیاواز بێ لە شتەکان مادەم لە هەوا و هەوەسەوە نەبێ کابرا قەناعەتی وایە ئەو فڵانە شتە وایە ئەو بابەتە وا باشترە بکرێ ئەو ئاەتە ئەم وا لێیتی ئەگا بە پێی زمانی عەرەبیش شتەکەی هەڵ ئەگرێ ناکرێ ئەمە بێتە باعیسی وەکو واکو لێک دابڕێن دەنگ لێک وەرگرن قسە بە یەک بڵێن وەکو بڵێ یەکتر ناشرین کەن. سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ڕایشیان جیاواز بووە یەکتریشیان خۆشویست. لە حەدیثەیەکا دوو سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچن لە ڕێگە نوێژە بێ ئاو نابێ بە تێم نوێژەکەیانەکە دواتر هەر کاتی نوێژەکە ماوە ئەگەنە ئاو بەردەوام لەسەر ڕۆشتن ئەگەنە شوێنێک ئاوی لێ لەوێکیان دەستنوێژەکرێ و جارێکی کە نوێژەکەی دووبارە ئەکاتەوە ئەڵێ من ئەو کاتە بۆیە دەستنوێژمان تێممان کرد ئاو نەبوو ئێستا ئاو هەیە بە ئاوەکە ئەویکیان نایگرێتەوە ئەڵێ نوێژەکەمان کردو و دروستە. دوای دێنەوە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و ڕووداوەکەی بۆ گێڕنەوە ئەفەرمێ بەوەیان کەواکو نوێژەکەی نەگێڕاوەتەوە هەر بە تێمەکە کردی و ئاویشی دی نوێژەکەی فەرمێ ئەسەبتە سونە تۆ موافقی سونەتی. ئەفەرمێ بەوی کێشیان نوێژەکەی دووبارە کردوتەوە لەکە الئەجر مەڕەتەین. سیرکە یەکەم ئەم تەعاملی پێغەمبەر چەند جوان بوو لەگەڵ ئەم دوو سەحابە دوو کاری جیاوازیان کردو یەکیان نوێژی گێڕێتەوە یەکیان نایگێڕێتەوە کەچی بەوەیان ئەڵێن نەیگێڕاوەتەوە لە شتێکی چاکت کردووە سونەت ئەوەیە کە تۆ کردوت ئەوی تریشیان بێهین ناکە ئەفەرمێ تۆش کە نوێژەکە دووبارە کردوتەوە ئیشێکی زیادە و سونەتێکی زیاوە کردووە ئەوەی هەر ئەوەی یەکەم بەس بوو بەس تۆ فەزڵ و سونەتێکی تر و ئەجرێکی ترت بۆ خۆت تۆمار کردو کە دووجار نوێژەکەت کردووەتەوە. بەڵێ مامۆستا لە ڕوانگەی ئەم هەموو گرنگی و بایەخ پێدانەوە کە ئیسلامی پیرۆز و قورئان و فرمودەکان ئاماژە بەم برایەتی و پاراستنێدەن ئەتوانین بڵێن حکمی برایەتیەکە چییە؟ حکمی واجبە حکمی برایەتی واجبە یعنی ئەوە قسەی هەموو عولەمایە و هەموو ئاەت و دەقانەی گەێنێکەوە برایەتی واجبە. بۆیە مەسەلا ئیبن تەیمیە فەرمی جاری وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک شت سونەتیش بووە یا مباح بووە ڕازوا بە وای لێ بکە بەڵام لەبەرەوە دڵی مسلمانان لێک نەترازێ نەیکردو. مەسەلا ئەفەرمێ بە عایشە لەولا قەومکی قەریب عهد بالجاهلیة لهدمت الكعبة ولبنيت على أساس إبراهيم أو كما قال
ئەگەر قەومەکە قوڕەیش تازە موسڵمان نەبوونایە ترسی ئەوەم هەیە پەشیمان ببنەوە مرتد ببنەوە و پاش لە ئیسلام وەرگەڕێن ئەم کەعبە کاتی خۆی دروستیان کردو لەسەر ئەساسی کەلافا و لێدا و دروستیان کردو بچووکیان کردوتەوە لەسەر بناغی ئیبراهیمەکە دروستیان نەکردوتەوە ئەم کەعبەم ئەڕوخان ئەم ماڵی خوا لەسەر ئەساس و بناغی ئیبراهیمەکە کە ئەساسەن ئەوە بووە لەسەر ئەوە دروستمە کردو بەس پێغەمبەر نایڕوخێنێ ئەلە چونکە خەڵکەکە تازە موسڵمانن تەواو جێگیر و ڕاوەسا و دامەزراو نەبوون لە عەقیدە و ئیمانە ئەترسێ ئەم کەعبە بڕوخێنێ ئەم خەڵکە وەکوڵێ لە شوێن کەوتنی ئەم دینە واز بێنن بڵێن چۆن ئەم ماڵی خوا ئەڕوخێنێ ها دەی ئەمەش کە ئەم کەعبە بەم شێوە بە یا شێوەکە ئیبراهیم بێ واجب نییە ماڵێکە و قەیچێکە وا بوو و ئاکراوە هاتوو مشکلەیەک نییە هەرچەند ئەویان چاکتر بوو لەسەر ئەساس ئیبراهیمەکە بێ کەچی پێغەمبەری خوا نایکا سەڵسەڵ بۆ ئەوەی دڵی خەڵکەکە نەترازێ و دوور نەکەونەوە و ئەو یەک ریزی و وەحدەتە کە هەیە تێک نەچی بڵێ مامۆستا لە زۆر فرموودەیە تەنانەت پاراستنی برایەتە دینەکە بەر لە ڕۆژون وێژیش خراوە بۆ نمونە تا فەرمێ سێ کەس بۆنە دوو کەس سێ ڕۆژ زیاتر بە یەکەوە قسە نەکەن ڕۆژویان قبوڵ نییە یان بەو نەکردەوەکانیان بەرز نابنەوە بۆچی ئێمە لە ئاست ئەم برایەتیا کە زۆر جار بە پێی دەقی فرموودەکان لە نوێژ و ڕۆژەکەش لەوە لە پێشتر بێ چونکە بناغەی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەبایە بۆچی ئێمە لە ئاست ئەم برایەتی و گرنگی پێدانەیە هێشتا کەم تەرخەمین یا جۆرە لە جۆرەکان زۆر بێبایەخ و کەم سەیریەکەن یەکەم علاقی بە جانبی زیهنی و فکریوە هەیە یعنی ئەوەنە دووپاتکردنەوە جەخت لەسەر نوێژ و ڕۆژ و کراوەتەوە ئەوەنە دووپاتکردنەوە لەسەر برایەتی و مەحەبەت و یەکریزی نەکراوەتەوە ئەگەر ئەو ژۆک ئەم دووپاتی لێ بکردایەتەوە جەختی لەسەر بکرایەتەوە زۆر باس کرایە زۆر بوترایەتەوە ئەوە ئەو ژۆک و نوێژ و ڕۆژەکە لای خەڵک جێگەی ئیهتیمام و گرنگی و بایەخ بوو ئەمە یەک دوو بەڕاستی لەوانەشە باسیش کرابێ بەڵام ئەوە ئەمێنێت سەر عەقیدە و ئیمان و باوەڕی خەڵکەکە یعنی بەڕاستی ئەگەر خەڵکە باوەڕی داوەزراویان بە هەموو شتەکان وەکو یەک بێ ئەبێ هەمویان وەکو یەک جێبەجێکەن نابێ ئاەتێک زۆر پابندبی پێوە ئاەتێکی کە بە هەمان تعبیر هاتو پابند نەبی پێوە لەوانەیە عەلاقەیەکیش بەوە هەبێ ئەم دوو عیبادەتە زۆر دووبارە ئەبنەوە تایەتی نوێژەکە لە ژیانە ڕۆژانە مەسا دووبارە ئەبێتەوە ئەوی تریش ساڵانە دووبارە ئەبێتەوە لەبەرەوە ئەمانە نیە دووبارە بوونەوە کاریگەری خۆی هەیە بەڵام ئەو برایەتی شتە مەگەر مامۆسایەک باسی کا مەگەر خۆی شتێک بخوێنێتەوە وانە هەمیشە دووبارە بوونەوە و سێبارە بوونەوە وانی بەدوابێ بەڵام من سەبەبەکە بۆ ئەوە گەڕێمەوە بە پێی تێگەشتنی خۆم کەواکو بەڕاستی ئێمە جوان لە ئیسلام نەگەشتوین ئەگەر لێشی گەشت بین بە جانیبە نەزەری و فکریەکەی لە جێبەجێکردن و تەطبیق و بە ئەنجام گەیاندنەکەیە خەلەلمان هەیە ڕاستە مامۆستا ئەو هێزە کامەیە کە ئیسلامی پیرۆزیان بۆمە بە مامۆستایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خستێ دڵی ئەو خەڵکەی و سەردەمەوە لە دوای تەمەنێک لە 100 ساڵ شەڕی یەکتر وەکو چۆن ئەوس و خەزرەجی کردوتە موسڵمان خەڵکێکی بێگانە لە مەکەوە دەبا دەیان کاتە شەریک بە خواستی خۆیان دەڵێ ئەوە من ژنەکەم تەلاقە دەم باخەکەمەکە من دوو بەشەوە بەڵام بۆچی لە ئێستادا برا و خوشک یەکتر لە میرات بێبەژەکەن یانی بۆن هەر برا و برایە لە یەکتر ئەوژن لەسەر تەماحێکی دنیای بۆچی ئەم هێزە برایەتیە ئەم خۆشەویستیە برایەتە لە ئێستادا کاڵە و وەختی خۆی ئەم هێزە چۆنچۆنی بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دڵی ئەو ئیمانداراندا چاندی وڵای ئەوە چەند فەرقێکی جەوهەری هەیە یعنی بۆچی لەو کاتە ئەوان وا بەهێز بوون بۆچی ئێمە ئیسە لاوازی ئێمە لە کاتێکات خۆشکورای دایک باوکین و ئەوان گانەش بوون ینی هەر برای ئیمانی بوون یەکەم مامۆستاکە کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڕاستی جیاوازە لە مامۆستا و داعیەکانی ئێستا پێغەمبەری خوا خۆی صلی الله علیه وسلم هەر شتێک کە ئەیوت بە موسڵمانان خۆی یەکەم جێبەجێکاری بوو خۆی یەکەم کەس بوو کە جوان ڕەنگی ئەدایەوەتیایە پێی هەڵەسا ینی کەسێک دێتە خزمەتی عایشە دایکی مانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بفرمێ ئەخلاقی پێغەمبەر چۆنە ئەژەفرمێ قورئان و خوێندەوە تۆڵێ بەڵێ کانە خولوق القورئان هەرچی لە قورئان هەیە لە ئەخلاقی جوان پێغەمبەر تیا بوو هەرچی قورئان نەهی لێکا لە ئەخلاقی ناپەسەند لە پێغەمبەران نەبوو یعنی پێغەمبەر بەرجەستەکردن و جێبەجێکارێکی ڕاستەقینەی قورئان بوو ئەمە یەک دوو ئەو کەسانە کە هاتن موسڵمانە بن چ لە مهاجیرەکان کە خەڵکی مەکەن چ لە ئەنساریەکان کە خەڵکی مەدینەن یعنی بەڕاستی بە تەواوەتی ئەهاتنە ناو ئیسلامەوە بە چاکی لە 100% ئیسلامیان جێبەجێ کرد لە خۆیان بۆ یە سێرەکەی ڕێژەی تاوان لەو مجتەمەعی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە
باسی قۆناغی مەدینەش بکەن کە ئیتر ئەحکام دابەزیوە ڕێژەکەی بەچاو ئەو 10 ساڵە کە پێغەمەری خوا پێغەمەر بۆ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم حکمدارەتی کردووە ئەو ژمارە زۆرە خەڵکە کە ژیاوە لەو دەوڵەتە ئیسلامیە یعنی بە پەنجەی دەست ئەژمێری ئەوە چیە گەینێ ئیلتیزامی و پابەندیەکە هەر لە خودی پێغەمەرانە بۆ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دابەزیەوە بۆ ناو سەحابەش بۆ ناو منداڵ و گەنجولاوەکانیش باشە لای وایە پێغەمەری خوا نایبا لەبەر تەمەن بچووکی بۆ غەزا ئەگری بێتاقەتە بێت تا ینی بە شێوەیەک لە شێوەکان خۆی والێکە کە پێغەمبەر ڕێگەی بدا بچێ بۆ غەزا ئەو ماڵ و سەرۆت و سامانی بە ڕەنج و زەحمەتێکی زۆری خۆیان ڕەنجی شانی خۆیان پێیان کردووە هەموو یا زۆرێکی ئەبەخشن لە پێناوی دینی خۆ ئێمە ئیسە زۆربەی مشکلەکەمانەوەی لەسەر دنیا مشکلەمانەیە ڕاستە ینی زۆر جار ئەسبابە مادیەکان ئەبێتە کێشەی نێوانمان ئەوەی جەنابەت باس کرد خوشک و براوە لەگەڵ برا لەگەڵ خوشکە لەگەڵ باوکو و دایکە زۆر جار لەسەر تەماحی مادی تێکەچن ئەوە نییە بڵێ وەڵا لەسەر شتی معنەوی و لەسەر دینداری و لەسەر ئەو شتانە بوو بێ نەخێر لەسەر تەماحەکەشەوەی دینداری عەقیدە و ئیمان بیر و باوەڕی ڕاستەقینە جوان لە دڵ و مێشک و دەروونەکانە نەچەسپیوە ئێمە هەمومان بە زمان بەزارەکی موسڵمانی باشین ئیدعای ئیسلامەکەین لەگەڵ هەر نەفەرێکا قسەیەکەی خۆی بە چاکترین نەفەرە زانی و هەموو خەڵک خەتابارەکە ێ باش ئەو خراپە لەکوێیە من هم باشم هەموو خەڵک خراپە جەنابەت باش و هەموو خەڵک خراپە هەر نەفەرێکی تریش لەوانە کە من و تۆ بە خراپی زانین ئەوش خۆی بە چاکترین کەس دەزانێت ێ خراپەکە لەکوێیە لە هەموومانایە بۆیە یەکەم مامۆستاکە کە پێغەمبەرە لە چڵە پۆپا بوو صلی الله علیه وسلم دووەم قوتابی و تەڵەبەکان کە سەحابە بوون بەڕاستی جێبەجێکار و گوێڕایەڵ و مطیعی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بوون سێهەم کۆمەلگا و مجتەمەعێکیان دروست کردبوو بە هەموویانەوە کۆمەلگاکە هەموو وەکو لە سیبغە و مۆر و ڕەنگدانەوەی دین و شەریعەت بوو تۆ زۆر جار ئەگەر نەفەرێ زۆر دیندارێکی چاکیش بێ بیخەیتە ناو محیط و جەوێکی خراپ ئەوش خراپە بێ بە پێچەوانەوە نەفەرێکی خراپ بێنە محیتێکی چاکە بێ ئەوەش وەسیلەیەکی تری گەورە بوو کە ئێستا کەمتر ئەوە هەیە یعنی ئێستا دەسەڵات و حکوومەتداری و جەوە گشتیەکە موافق نییە لەگەڵ دینە ڕێک نییە لەگەڵ ئیسلامە تێگەی لەبەرەوە گوناه و تاوان و خراپە و لادان و ئینحراف زۆرە ئەو مناڵ و گەنج و تاکە تاکەی موسڵمانەکان یعنی لەوانەیە لە ناو جەوی عایلەکەی خۆیان جەوێکی ئیسلامی هەبێ کە ئەچێتە دەرەوە هەر لە کۆڵانەکەەوە تا قوتابخانە تا بازار تا زانکۆ تاکوێ هەمووی بەشێکی زۆری مخالیفە لەگەڵ ئیسلامە بەشێکی زۆری وانێ کە ئیسلامەیەوێ لە جلوبەرگا لە هەڵسوکەوتا لە معامەلا لە کڕین و فرۆشتنا لە هەموو شتێکە ئەوەش سەبەبێکی تر بوو سەبەبێکی ترەوە بوو بەڕاستی هەر بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شەهادەت بۆ سەدەی خۆی و سەدەی دوای خۆی و دواترە دانی بۆ سێ چەرخ ینی خێر القڕون ناوێنە بە ئێمە گەشتونەتە خوارەوە ینی لەیرای تر دینداری لاوازە بێ کاڵە بێتەوە هەر وەکو لە فەرمودەیەکی صحیح یا ئیشارەتی پێکا ئەفمێ کاتێک دێ دەستگرتنی ڕاستەقینە بەم دینە وەکو پشکۆیەک لە ناو دەستا ڕاگری ئاوە ئەوە نەقورسە یعنی ئەوەی بیوە موسڵمانێکی ڕاستەقینە بێ زۆر ناڕەحەتە وەکوتم جەوە محیط و دەوروبەرەکە یارمەتی نادا هەمووی دژ و پێچەوانە و یان بەلای کەمەوە لەگەڵ ئیسلامە نایەتەوە هەموو ئەوانە وای کرد سەحابەکان وەرن بەڵام ئەمە هەمووی مبەڕین نییە بۆی کەواکو ئێمە شوێنی ئیسلام نەکەوێت بە تایبەتی ئێمە قسە لە ئەحزابی ئیسلامی و لە کەسایەتی ئیسلامی و لەوانەکەن کەواکو زۆر ئیدعای ئیسلامەتی ئەکەن ئەوانە ئەبێ لە پابندیا لە عامەی موسڵمانان جیاواز بن سەرکردە بێ گەنجێک بێ خوشکێک بێ برایەک بێ مامۆسایەکی ئاینی بێ مامۆسایەکی زانکۆ بێ یا هەر کەسێکی کە بێ لەمانە مادم ئەو خۆی بردووەتە چوارچێ و قاڵ بێکەوە کە خۆی وان نیشانەدا لە خەڵک پابندترە بە ئیسلامەوە شیعارەکەڵی گرتوواڵێ دەبێ لە ئەخلاقیاتیان ڕەنگ باتەوە لە هەڵسوکەوتیان ڕەنگ باتەوە ليس الإسلام بالتمني ولا بالتحلي ولكن ما وقر في القلب وصدقه العمل إيمان بمنية عواد بخوازي يا جلوبەرگێ بێ بیکەیتە بەرود ئیمان ئەوەیە لە دڵا بچەسبێ و کردەوە ڕاستیەکەی بسەلمێنی
لە فەرمودەیەکە پێغەمبەر فەرمێ إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم خوا سەیری شکڵ و شێوازتان ناکە بەڵکو ينظر إلى قلوبكم وأعمالكم سەیری دڵ و کردەوەکان دڵ کە ناخەو نیەتەکەی ئینسانە عملش بزانین ئایا موافقی شەرع یا مخالفە ئێمە بێ وا بکەین ئیتر هەر کەسێ حەزێکە هەر ئیدعای لە خۆیانێ خۆی ناوەنێ وەلی خۆی ناوەنێ مامۆسا خۆی ناوەنێ شێخ خۆی ناوەنێ حیزبی ئیسلامی ئەمانە لای خوا ناخوا لای خوا ئەوە خوا چەند پابەندی بە ئیسلامەوە بە قورئان و بە سونەتەوە ڕاستە دکتۆریان وەکو چۆن وەختی خۆی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵان زاڵ بوون بە سەرتاوی ئەو هۆکار وەسبابانەی کە جەناب داماژت پێکردن یعنی مرۆڤی وامان هەبوو وەکو سوهەیبی ڕۆمی هەرچی سەرۆت سامانی هەبوو بەجێ هێشت بۆی بگاتە حەقیقەت یەکێکی وەکو مصعبی کوڕی عومەیر ئەو هەموو خۆشی و خۆشگوزەرانی و دایکی بەجێ دێڵێ ئێمە چۆن لەم سەردەمەدا بەسەر ئەو بیانوانی کە ئێستا حیزبە مەزهەبە گروپە تەنانەت زمان و کۆمەڵێشتی دیکەمان هەن کە موسڵمانانیان لە دوای 1924 دابڕ کردو ئەمە وڵاتێکەوە زمانێک چۆن ئێمە جارێکی دیکە زاڵ بینەوە بەسەرم ئەسباب و لەم پەرانەدا خۆی کۆمەڵێک هۆکار و ڕێوشوێن ئەبێ بگیرێتە بەر بۆی کواکو ئێمە بتوانین بەرە ئەوە بچین ناڵێم ئەڵێن ئەگەین ئەوە بەڵام تر بەرە ئەوە هەنگاو هەڵگرین و بەرە ئەوە بچین یەکەم عەقیدەیەکی ڕاست و دروست خەڵکی لەسەر پەروەردە ببێ بەڕاستی ئەگەر خەڵک ئیمان و عەقیدەیەکی چاک و ڕێکوپێکی نەبێ ناتوانێ مەسیر و ڕێگایەکی ڕاست ببڕێ دوو ئەو عەقیدە وەکو بە شێوەی نەزەری عەقیدە و بیر و باوەڕێکی ڕاست و دروست و جوانە ئەبێ جوانیش تەفاعول بکەین لەگەڵی یعنی وەکو دڵمان وەکو مێشکمان وەکو کردەوەکانمان وەکو پاڵنەری عیبادەکانمان ئەوەنە لەگەڵی تەفاعول بکەین بێتە جوزئێک لە کیانمان لە وجودمان بەڵێ یعنی وەکو حەدیسەکە فەرمی هەر بۆ نیە تەمەنی و تەحەلی بێ هەر بەمە نیە شکڵ و هەندام و جن و بەرگەکە و ئیسلامیانە بێ ما وەقەرە فی القەلب ئەبێ ئەو ئیمانە بچێتە ناو قوڵایی دڵەوە و بە عەمەلیش تۆ بیسەلمێنی پاشان ئێمە عەقیدە بوون بە ڕۆژی دوای و ئاخرەت زۆر گرنگ بێ لامان چونکە ئێمە ناکرێ ئەنی ئیش بۆ قیامەت بکەین و ئاگامان لێ نەبێ لە قیامەت چی بە کەڵکمان دێ و چی بە زەرمان تەواو بێ ئەوە گرنگە تو هەمیشە هەر هەنگاوێکەنی هەر قسێکەکەی هەر گفتارێک لە دەمە دێتە دەر بزانی ئایا ئەمە بۆ قیامەتت سوودی هەیە لەوێ ئەجر و پاداشی لەسەر وەرەگری یا سزا و تۆڵەی لەسەر وەرەگری بۆیە بێت و هەمیشە لە قسە و هەنگاوەکان و کردەوەکان تا قیامەت لە بەرچاوی خۆتدانی ڕەزامەندی خەڵک و حیزب و شەخص و مامۆسا و کێوکێوانە بەکەڵکت نایە هەر کەسێ بەمانە خۆی ئەخەڵەتێنێ ئەوە زەرری کردووە لەوێ بۆی دەرەکەوێتەوەکو زۆر بە هەڵاچوو شەخصێ کەسێ تۆهانەدا فڵانە شتکەی کە مادەم خوا پێی ناخۆشە مەیکە ئینسان بە نێتی پاک و بەکردەوەی پاک و بە ڕاستکردن لەگەڵخوا بەکردەوەی کەمەچێتە باشتۆ بەڵام نێت خراپی و ڕاست نەبوون لەگەڵخوا هەرچەند کردەوەی زۆریشکی بکەڵک نایە پێغەمبەری خوا لە حەدیثێکی صەحیحە صلی الله علیه وسلم باسی پیاوێکمان بۆکە خوێنی خۆی ڕشتۆ و مجاهید بووە باسی پیاوێکمان بۆکە عالم و قورئان خوێن بۆ خەڵکی فێری دین کردو و داعوای کردووە باسی پیاوێکی دەوڵەمەند و خێرخوامان بۆکە سەرۆت و سامانی زۆری بوو هەمیشە شەو و ڕۆژ یارمەتی خەڵکی یا و زەکاتی و سەدەقە و ماڵی بەخشیوەتەوە بەڵام هیچ کام ئەمانە لەبەر خوا نەبوو پێغەمبەر فەرمێ خوای گەورە لە قیامەتە پیان ئەفەرمێ پێش هەموو کەس ئەمانە نێرێ بۆ جانم هەر کامیان ئەڵێ من ئەوەم کرد و ئەوم کردو بەڵێ تۆ درۆکی بۆ کردو بڵێن ئازایە بۆ کردو بڵێن عالمە بۆ کردو بڵێن سەخیە چییە نە خوا ئەوانەی ناوێت جا ئینسان ئا لە کردەوەکانە سەیری ئەمانە بکە بزانێ ئایا کۆمێنتێک ئەنووسێ لەبەر خوای نووسێ یان لەبەر هەوا سەینووسێ چونکە جیاوازی بینی خەڵک دوو جیاوازیەک سەرچاوەکەی هەوا هەوەسە جیاوازیەک سەرچاوەکەی بە شوێن حەق و ڕاستی گەڕانە ئەمەی کە لە هەوا و هەوەسەوە دێ حتا شتی چاکیش بڵێ هەر گوناباری مادەم بە هەوا و هەوەس و ڕقبوون و خۆشویستنی ناڕاست و ناجۆر تۆ شتەکانەکەی هەرچی بکەی لای خوا گوناباری بەڵام ئەگەر شتەکە بینی خۆتوخوا بۆ خزمەتی دینە ڕقی لە کەس نییە ڕقی لە فڵانە حیزب نییە حەزەکەی حەق سەرکەوێ حەزەکەی حەق بچێتە پێشەوە بەڵام هەمیشەش لەوا مراجعەی دڵی خۆت کەرەوە بزان ئەو شتە ئەی نووسی ئەو قسەی ئەیکەی ئەو وتارە ئەیەی ئەو نووسینەی دەی نووسی لەبەر چی نووسی ئەگەر مەبەستی پێ ڕەزامەندی خوا و پاڵنەری تری نەبوو ئەوە چاکە ئەگەر هەڵەشت کردبێ ئیجتیهادەکە و هەڵەیە هەر مەئجووری
بەڵام ئەگەر بە دافعی هەوا و هەوەس و ئافرین و دەستخۆشی ئەم و ئەو بێ ئەوە وەکوتم شتی باشش بنووسی لای خوا گوناهباری. ڕاست زۆر باشە دکتۆر یان هەر لە ئێستادا ئەیبینین کاتێک کە یەکێک لە نێو حیزبێکی ئیسلامیدا کە بەردەوام مایە ئەزیەت و ئازارە بە ئەوانی دیکە مەردەوام بوونە ئێسکێوانی دیکەشکێنێ سیرەکەین تو جۆرێ لە جۆرەکان خەڵک خۆشی ناوێ با بوونە تەواو بەرگری لە حیزبەکەشی بکە. بەڵام ئەوەشی کە بێدەنگە و بێدەنگیە لە بژێرەوە هەمیشە ڕۆڵی ئیسلاح و چاکەخوازیە گێڕێ زۆر خۆشەویستە تەنان لای حیزبی بەرامبەریشی. با باز لەوە بکەین ئیسلامی پیرۆز چۆن مەدحی پارێزەرانی برایەتە دینەکەی کردووە، چۆن بۆمنە پێگە و ڕۆڵی ئەو کەسانە لە دنیا و لە قیامەتدا بەرزەکاتەوە کە هەمیشە بە چاوی خۆشەویستی و لە برایەتەکە ڕوان و ئامادەن بەرژەوەندی و حەقی خۆشیان پێشێل بکرێ بەس لە پێناومانەوەی برایەتەکە بێدەنگی هەڵبژێن. لە زمانی حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دوایەوە ئیمامی عەلی شەهید دەبێ ئەوە کەنە خەلیفە، بەڵام معاویە کوڕی ئەبوو سوفیانش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە شام ئەوش وەکو خەلیفەیەک سەیری خۆیەکە وەکو کاربەدەستێکی گەورە. لەوێ حەسەنی کوڕی عەلی تەنازولەکە بۆ معاویە و مسلمانان هەمویانە بنە یەک. لەو ساڵە کە حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ تەنازولەکە لەو مافەی خۆی کە خەلیفایەتیە بە عام الجەماعە ناوابرێ، یعنی ئەو ساڵی کە مسلمانان هەمویان یەک ڕیز بوون. باشە سیرکە کابرا حەقێکی خۆی مسلمانان پێیان داوە، بەڵام ئەزانێ ئەم حەقە هەندێک ناکۆکی و ئاژاوە و شتی بە دوا دێ لەم حەقی خۆی تەنازولەکە بۆ پیاوێتر لەوانەیە ئەمیش شایستەتر بێ لە بەرامبەرەکەی، بەڵام ئەم لەبەر خوا دەی پێغەمبەری خوا لە فەرمودا فەرمێ چی؟ ئەفەرمێ ئەم دوو کوڕەی من ینی کە کچەزاینی حەسەن و حوسێن ئەمانە سەیدن و ئەمانە لە گەنجەکانی بەهەشتن. بە حەسەنیش دەفەرمێ ئەمە دوو تاقمی گەورەی مسلمانان لە سەردەستی ئێمان ڕێکەکەون. هێشتا پێغەمبەر لە ژیان هێشتەکە ڕووی نەداوە، مژدە ئەداکەوە ئەم پیاوە بێتە هۆی دروستکردنی تەبایی و یەکڕیزی و یەکسەفی مسلمانان، کەوە لە مەسەل لە زمانی ئیمامی عەلیشا کە خەلیفەی ڕاشیدە پێک نەهات، کەچی ئەم کوڕە بە تەنازولی خۆی کە کوڕی ئیمامی عەلیە کە کچە زای پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە سەردەستی ئەمە ڕوئەدا. ئەمە یەک، ئەمە لە ڕوو ئیجابیەکەی، ینی ئینسان یەکڕیزی و یەکسەفی و خۆشەویستی دروستکە و هۆکاری تەفرەقە و جیاوازی و ئەوانە نەهێڵێ. لە بەرامبەریشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک دێتە خزمەتی ئەرزیەکە ئافرەتێک هەیە هەمیشە شەو نوێژەکە، هەمیشە ڕۆژووی سونەتەگری، خێر و سەدەقاتی زۆرەکە، بەڵام بە زمانی ئەزیەتی دراوسەکانیەدا، بە زمانی غەیبەتیانەکە، شتیان پێ ئەڵێ، ئازاریانەدا، پێغەمبەر خوا فەرمی خەیریتیانی ئەوە دۆزەخی. لە بەرامبەر عەرزیان کرد ئافرەتێکی تر هەیە هەر نوێژە فەرزەکانیەکە، هەر ڕۆژ و فەرزەکانیەگری، جارجار تۆزێک کەشکیشەکە بە خێر، شتێکی وای نێبیکا بە خێر، فەقیرە، بەڵام ئەزیەتی کەس نادا بە زمانی، کەسێکی موسالیمە، کەسێکی زمان پاکە، کەسێکی بێزەرر و زیانە. پێغەمبەر فەرمی ئەوە باشتی. و لە وەسفی مسلمانە پێغەمبەری خوا فەرمی چی؟ المسلم من سلم المسلمون من لسان ويدي والمهاجر من هجر ما نهى الله عنه. مسلمانی ڕاستەقینە ئەو مسلمانەیە ئەو کەسەیە خەڵک لە دەست و زوبانی پارێزراوە بن. مهاجر و کۆچەری ڕاستەقینەش ئەوەی واز لە گوناه بێنێ، دەست لە گوناه هەڵگری. یعنی بەشی یەکەمی فەرموودەکە کە مسلمان ڕاستەقینەوەی خەڵک لە دەست و زمانی پارێزراو بن، تووشی زیان نێن. ئەگەر خەڵک تووشی زەرەر و زیانەتمانەوێ نوێژی زۆر بۆ چییە؟ بۆ ئینسان تووشی صفەتی تەقوای بۆ دروست بێ، خەوفی خوای بۆ دروست بێ، نزیک بێتەوە لە خوا. کابرا غیبەتی کرد، کابرا تەشیری بە مسلمان کرد، درۆی بۆ مسلمان کرد، بوهتانی بۆ مسلمان کرد. کەی ئەو نوێژەی کە خوای لە قورئان فەرمێ ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر، کەی ڕۆژۆکەی ئەو ڕۆژوێ لعلهم تتقون، لعلكم تتقون، کەی صفەتی تەقوای بۆ دروست کردووە ڕۆژۆکەی؟ کەی حەجەکەی لە خوای نزیک کردووەتەوە؟ کە قورئان فەرمێ باسی حیوان سەربردنەکان ينال التقوى منكم، يعني معناه ئەبێ عەقیدە عیبادەت بەرهەمێنێ، عیبادەت ئەخلاق بەرهەم دێنێ، يعني ئەم سێشتە ئاوە بە شوێنێکا دێن. ئەبێ ئینسان کە عەقیدەی دامەزرا
عیبادەتەکان ئەنجام بە عیبادەتەکانی ئەنجامدا بێ ئەخلاقی جوان بێ و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق بحسر فەرمێ من یا تەنها یا بۆ گرنگترین شت کە من بۆی هاتومەوەیە کە ئەخلاقە بەرزەکان لەناو خەڵکا پەرە پێ بدەم و بڵاو کەمەوە ئەخلاقان ببە قیمە و چڵەپۆپە. زۆر باشە دکتۆر گیانمە باز لە هەڵوەشێنەرەوە و هەڵدێرەکانی برایەتی دینی بکەین ئەو هۆکارانە چین کە برایەتی دینەکان پێلا ئەچێوە لە بری ئەوە بغز و کینە و لە یەکتر خوێندن و شەڕ و ئاژاوە نێوان مسلمانان ئەگرێتەوە. یەکەم دانەمەزراوی ئیمانە ئینسان ئەگەر ئیمانێکی دامەزراوی نەبوو بەڕاستی بە بەسیترین شت تووشیەوە بێ غەڵەت بکە هەڵە بکە بەرامبەر بە مسلمانان. دووهەم جەهل و نەزانی ئینسان نەشارەزا و نەخوێنوار بوو لە شت هەر لە خۆ بەڕەشیەوە بنێ ئەو تووشی هەڵە و هەڵدێری گەورەیەکە. سێ تعسب بۆ شەخص بۆ حیزب بۆ ناو بۆ شار بۆچی ئەمان ئەم تعسبەوە لێکە هەمیشە لای ئەو کەس ئەو شتە بگرێت کە خۆی خۆشیەوێ خۆی پێی باشە بە شوێن حەقا ناگەڕێ. تعسب بۆ هەرچێک بوو خراپە. پاشانیش نەبوونی مامۆسا و مرەبی و داعی ڕاستەقینە کە خەڵکەکە پەروەردەکە. یعنی بەڕاستی من وابین مێسە لەم سەردەمەی خۆمانە لەگەڵ نەوەدەکانە فەرقی زۆرە. لەگەڵ نەوەدەکانە خەڵک زۆر باش پەروەردەیەکرا فێری ئیمانەکرا فێری عەقیدەیەکرا فێری قورئانەکرا فێری سونەت و ئادابی ئیسلامیەکرا. یعنی دواتر هاتە باسی سیاسەت و حیزب و ئەوانە. بەس ئێستا بەعەکسە جاری ئاداب و عەقیدە و ئیمان و ئەو شتانە فێر ناکرێ زۆر جار یەکسەر هێندێتە ناو سیاسەت و حیزب و ئەو هەر جەماعەت و تاقم و پێڕووینەکەی پێ زۆر کرێ کەوە بە بەسیترین هۆکار یا دوورەکەوێتەوە یا وازێنێ یا غەیبەتی خەڵکەکە گەرمە بێ سار دەبێ بەم دیوە بەو دیوە لە ئادا. بەڵام ئەگەر لەسەر ئیمان و ئیسلامەتی و دیندارێکی ڕاستەقینە پەروەردە بوو بێ حتا ئەگەر کەسێک لە خۆی گەورەتریش بێوی هەڵی پێ بکە هەڵە ناکە چکە و ئیش بۆ خواکە ئیش بۆ قیامەتی خۆیەکە ئیش بۆ خەڵک و حیزب بۆ ئەمانە ناکە حیزبیش وەک وەسیلەیە قبوڵە خزمەتی قیامەت و ئاخرەتی خۆی پێ بکە. بەڵام ئەگەر ئەم شتانە هاتە ئاراوە ئەنجا وەکوتم مامۆسا و خەڵکی شارەزانە بێ دڵسۆزی و ئیخلاز نەبوون لە شتەکانە. یعنی کابرا بە دوای بەرژەوەندی و مەسالیحۆ بێ هی وا هەیە هەر بۆیە دەئابەزێتە سەر ئەو قسە بەو ئەڵێ و کۆمێن لەسەر ئەوە نووسێ و خۆی نیشانەدا و لە تەلەڤیزیۆنا خۆی دەرخە بۆی پۆستێکی دەرسکەوێ مەسلحەتێک و بەرژەوەندێکی دەستکەی تریش هەدەفێکی تری نییە. ئیسلام و قیامەت و ئەو جۆرەشتان ئەو هەمووی ڕووکەشە لە هینەکەیە درۆەکە. ئەوەش یعنی زۆر جار ئەوانە موسیبەتن لەسەر حیزبی ئیسلامی لەسەر جەماعەتی ئیسلامی کۆمەڵە خەڵکی نەخۆش دڵ نەخۆش بە شوێن بەرژەوەندی و مەسلحەتەوەن لەوانەیە ئەو جەمعێکی باش بێ ئەو چەند نەفەرە ناشرینی بکەن ئەو مەدرسە ئەو قوتابخانە کە ئەوی تایە قوتابخانێکی باش بێ بەڵام ئەو چەند کەسە ناشرینی بکەن بۆ بەشێن بەرژەوەندی وێ. اینجا تۆغ نەبوونەوەی باوەڕبوون بە ئاخرەت گرنگی نەدان بە ئاخرەت بە ڕۆژی دوایی و هەمیشە لە دەوری دنیا سوڕانەوە. ئەگەر ئینسان زۆر گرنگی بە قیامەت بە ئەوەنە دنیای لا مشکلە نابێ ئەو کاتە چی بۆی باش بووەکە چی بۆی خراپ بوو نایکە. بەڵام ئەگەر گرنگی هەر بە دنیا درا ئەو کاتە هەوڵدا بزانێ دنیای چۆن دەسەکەی بە بۆچوونی خۆی وا هەوڵەدا ئیتر شکاندنی خەڵک بێ تەشیر بە خەڵک بێ درۆکردن بێ بوهتان بێ حتا شتی زۆر بێمەعنا و دوور لە هەموو ئاکار و ئەخلاقێکی ئیسلامی بێ ئەیگرێتە بەر بۆ پێی وایە بەوە ئەگاتە ئامانجەکە. زۆر باشە دکتۆر گیان باسی ئەو جۆرە خەڵکانەمان کرد کە لە نێو تەنها حیزبی ئیسلامیدا لە میدیاکاندا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە زۆر شوێنە هەمیشە زمانێکی وەک شمشێر ئاسایان هەیە بۆ لەکەدارکردن و بۆ شکاندن و هەست و شعوری برا مسلمانەکانی دیکەیان. باباز لەم گێژاوە بکەین باباز لەم شەڕە بکەین کە لە نێو فەیسبوکە هەیە مسلمان بەربۆتە گیانی یەکتر وە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندین فەرموودا ئاماژەمان بۆ کایامە ڕێنماییمان کات کە بە دوای عیب و عاری خەڵکان نەگەڕین بەڵام ئێمە دەڕۆین بچووکترین شتێکی برایەکی مسلمانە دەهێنین لە فەیسبوکە لەوە نەهیەکەی پێغەمبەری خوا بۆ بێ لە کە تۆ لە نێو عایلەی خۆتا باسینەکە بەڵام خەیتە نێو دەریای فەیسبوکە و هەزارەها دۆست و دژمنەی بینێ.
ئێمە کاتێ سیرەکەین لە ئیسلامە بەڕاستی پێغەمبەر بە تایبەتی زۆر تاکید لەوە ئەکاتەوە صلی الله عليه وسلم کە ئێمە هەمیشە لە پێناو پارێزگاری لە برایەتی و خۆشەویستی و مەحەبەت لە بینی موسڵمانانە هەندێ ناڕێکی و نوقسانی و عەیب و عار هەیە مادەم نەبووتە زایرێک و زەرە لە کۆمەلگا بدا ئەبێ بیشارینەوە من ستر مسلما ستر الله في الدنيا والآخرة هەر کەسێ عیبی موسڵمانێ بپۆشێ خوای گەورە لە دنیا و لە قیامەتای پۆشی وە لە فەرمودەی تافمەیە کەسێ بە شوێن عیب و عاری مسلمانەکە بڕوا خوا فەسحێکە ئەگەر لە ماڵ و لە ناو ژووری کونی ژووری ماڵی خۆشیان نابێ ئێمە ئەبێت لەسەر ئەم ئەساسە ئیشکەین هەمیشە بە چاوی باش سەیری موسڵمانانکی حتا لەو کاتە کە باسی دروستبوونی غەڵەتی فازیح و زۆر ڕوون و ئاشکرایە لە خەڵکی کە کابرا مەسا تووشی دزێک ببێ تووشی بەدڕەوشتێک بێت تووشی چی بێ ئەگەر ئێمە بۆ ئەوە نەبێت چارەسەری و قەزێ بکەین باسکردنی ئەو قەزیە لە ناو خەڵکا و تەشەنە پێکردنی و بڵاوە پێکردنی ناشەرعیە بەس ئەبێ ئەگەر مەحکەم و دادگایەکی شەرعی هەیە بچی لەوێ شایەتی بێ بۆی چارەسەر بکرێ ئەوش ئەگەر شایەتەکان تەواو بوون ئەگەر شایەتەکان تەواو نەبوون نابێ بچی بۆ نمونە کەسێک وا باسەکرێ کێکێکی بینیوە دایان پیسی کردو بەخۆی بەتەنها بچێ شایەتی بدا ئەم حەدی لێ ئەدرێ ئەم کەسە بەتەنها ئەوان حەدیان لێ نادرێ و ژن و پیاوەی ئەو کچ و کوڕە حەدی لێ نادرێ ئەو ژن و پیاوە ڕەجم ناکرێن ئەگەر چوار کەس بوون بینیویان بەیەکەوە هەر چواران ئامادەن بچن شایەتی بن ئەنجا قەزێکە سابت دەبێ باوەڕکەوەش واگەنێ بێنێ کابرا لەسەر جادەیەکی عامە زینا بکە ئەو جامینە دروسە بێ چوار کەس و بیبینێ و لە یەک کاتا و عینی شایەتی بێ و مطابق یەک بن و ها یعنی لە ماڵە کەمتر ئەمە ڕووەدا مینگەیەکیانە لەوەی مۆغیرێک هیچ نەبێ دەتوانێت توزانی ئیسلام چەند ئەوێ پارێزگاری لە شەخسیەتی خەڵک بکە ئەگونجێ کابرای ڕقی لە یەکێک بێ ئەگەر تەنها نەفەرێک هەر کەسێ بێ یەکێک متهم کا بە زینا و یەکسەر حەدی لێ بدە نابێ بەڵام ئەگەر چوار کەس بوون یعنی کەمتر ئەگونجێ چوار کەس کۆ ببنەوە ئەوش ئەگەر ئیتیهام بوو لە شەهادەتەکان هەروە ناگیرێ ئەبێ و شایەتانە شایەتی عادل بن مسلمانی ڕاستەقینە بن مسلمانی چاک بن نابێت توهمە و گومان و شت لە دەوریان بێ ڕاست تێگەی جا لێرەوە سێت کە ئیسلام چەند ئەوێ کەسایەتی ئینسان پارێزی چەند ئەوێ شەخسیەتی ئینسان مەحفوظ بێ بە هیچ جۆرێ ئەگەر تۆ هەڵە بکەی کەسێک تاوانێکی کردو تۆ بە هەڵە بە چاکی بزانی گونابار نابی بۆ قیامەت ئەوش کە حەجگە بن من سەتەرە مسلم سەتەرە معناوی شتێک هەیە نوقسانێک هەیە عیبێک هەیە خەلەلێک هەیە بەس تۆ لەبەر خوای پۆشی بۆ لەوانەیە کەسێک یەکەم جاری بێ و هەڵی کردبی ئەگەر تۆ بیپۆشی جارێکی تر نەچێتۆ سەری بەتایەتی ئەگەر کرا پێی بڵێ بە تەنها بە پێشکاندن و حیابردن و ئابڕووبردننی لەوانەیە دووەم جاری بێ ئەگەر پێی بڵێ هەر نەیکە بەڵام بۆ 4 و 5 و زۆر بۆ کاتە نابێت چاوپۆشی لێ بکەی تێگەی بەڵام کابرا هەر پێی لاردانا و هەر بە حاڵ شتێکی گر یەکسەر تۆ حیای بەری و ناوی بزڕێنی ئەمە کات ئەگەر تاوانەکە بوو بێ و کرا بێ و سابت بێ ئەگەر هیوایە شتێکی نەکردووە شتێکی نەوتووە ئێستا بەتایەتی لەم هۆکارە ڕاگەیاندنە پێشکەوتوانە فۆتۆشۆپ هەیە گۆڕانکاری هەیە دەستکاری هەیە سەریەکێک ئەلێن بە لاشەیەکێکی کەوە ئەنواع و ئەشکاڵ شت دروستەکرێت کە بێ ئەساسە تۆ بێ زۆر لێرە احتیات بکەی هەر بە حاڵ شتێک بیست زۆر جار هەیە ئەو قسە لە ڕێ هەندێک خەڵکی ناموسڵمان و ناڕێک و کە هیچ حسابێ بۆ قیەم و ئەخلاق و شتی ئیسلامی ناکەشت بڵاو کاتەوە یەکسەر تۆ بینای حکمی لەسەر بکەی نابێ تۆ لەوێ احتیات بکەی بڵێ لەوانەیە شتەوانە بێ بۆ قیامەتە زەرەر ناکەی بەس وتر وایە وانە بوو ئەوە خەتەرە ئەوە تۆ بە شوێن عیبی کەسێکە ئەگەڕی ئیلا ڕۆژێ لە ڕۆژان خوای گەورە شتێکی وایەنێتەوە ڕێگەت زۆر باشە دکتۆر یان کۆتا پرسیارم کە ئێستا من بەرەو پرۆسەی هەڵبژاردنە ڕۆین و بانگەشە و وەکڵێ ڕیکلامێکی زۆر هەیە خەڵک لە پێناو حیزبی خۆی و مەبدەئی خۆی و کورسێکی زیاتر ئامادەیە هەرچی پیرۆزی و مقدسات یەوانی دیکەی لە ناوی بەریان بۆ منە هەزارها بەڵگە و بەتابەت لە نێو ئیسلامیەکانە ئەمەژە بینین بەتابەتتر لە نێو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە چۆن ئێمە بۆ من لە هەر پێشاتێکی ئاوادا هەوڵ بدەین برایەتە دینەکە بپارێزینەوە تا ئیمامی عەلی کە کۆمەڵی خەڵکی هەلپەرست و دنیاویست کە داوای لێکەن کە سوپاکەی بەرامبەری کە هی تەلحە و زوبەیر و عایشەخانە کە غەنیمەتەکەیان وەدابەشەکە ئیمامی عەلی ڕێزێکی زۆریشیان لە یەکرێک وەکڵە هیچ دژایەتی و ڕقێکیش لە نێوانیان نانیە ئێمە چۆن لەم کاتەیە لەم پرۆسا بەتایبەت ئیسلامیەکان مسلمانان هەست و شعوری بەرامبەر پارێزین و لە پێناو کورسیەکی زیاتر و دەنگێکی زیاتر برایەتە دینیەکە وەل نەکەین و پشتگوێی نەخین
یەکەم کورسی و دەنگێک بۆ ئەوەی تۆ خزمەتی ئیسلامی پێ بکەی. ئەگەر تۆ هەر لێرەوە ڕێگەکە و دروست نەبوو ئەنجامەکەش و دروست نابێت. ئەوە یەک. دوو، ئەگەر کورسیەک بەڕاستی و دروستی بەدەست نێ بە درۆ خیانەت بەدەست نایە، بەدەستیش بێ ئیسفادەی نییە. لەوانەیە دوای کەسێک ئەو کورسیە بەرێ خێر نهاتەوە بۆ حیزب بۆ جەمە. وەکو بین زۆر جاری وایە زۆر جار ڕێیەکەوێ کەسێک کورسێک لە حیزبێکا دێنێ و کەچی دوایی وازێنێ چێتە شوێنێکی تر ئەبێتە دژی ئەو حیزبە. زۆر ڕوویداوە لە کوردستانە لە هەموو زۆرێ لە حیزبەکانەمە ڕوویداوە. لەبەرەوە بێ ئێمە بنەما ئەسڵەکەمان لابێ. باش ئێمە حیزبی ئیسلامیمان بۆچی دروست کردو؟ بۆمان دروست نەکردووە خەڵک بەرەو ئیسلام بێنێتەوە، ئیسلام لای خەڵک جوان و خۆشەویستکە، خەڵک پابەندکا بە ئیسلامەوە. ئێبا ئەم کە ئامانج و هەدەفەکەی ئاوا پیرۆز و جوانە چۆن ئەبێ وەسیلەی ناشەرعی بگرێتە بەربووی؟ ئەوە یەک. دوو، دڵنیابە چ وەکو کەس تاک، چ وەکو حیزب و کۆمەڵ، وەکو لایەن و گروپی سیاسی وەسیلەی شەرعی بگرێتە بەر خوا تەوفیقێدا، لا نەدا ئینحراف نەکە. وەسیلەی ناشەرعی بگرێتە بەر خوا عقوبەیەدا، خوا سزایەدا. سنەتی خوا وایە والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا. ئەوانی کە بەڕاستی لە پێناوی ئێمە ئەکۆشن و هەوڵەدەن، ئێمە ڕێگە و ڕێبازی زۆر جۆرا و جۆران نیشانە دین بۆ سەرکەوتن. بەڵام ئەگەر ئینسانەکان ڕێگەکەی خۆیان شێوان، ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة. يعني كبشت كاتايني خوا هر جياني دنيا تاڵەکە قیامەتیشی سەختترە. لەبەرەوە ئێمە مانۆ دینی خوا سەرخین. دە دینی خوا بە وەسیلەی شەرعی سەرەخرێ. دینی خوا بە درۆ و بە فێڵ و بە خیانەت و بە تهمەت بەخشینەوە بەسەر خەڵکە نابێ. بۆی کورسیەک بێنێ کە کورسەکەش دوای خێر ناداتەوە. کورسەکە یا هەر نایە کە وا ڕێکەوتوانی کە وەکو ڕاز ناکەن لەگەڵ خوا لە دنیاشە سەریان ناخە. إن تنصروا الله ينصركم إن ينصركم الله فلا غالب لكم. هەردووکی شەرتە. یعنی ئەگەر ئێوە دینی خوا سەرخەن، خواش ئێوە سەرخە. ئەگەر خوا ئێوە سەرخە، کەس ناتوانێت ژێرتان خە، کەس زاڵ ناوێ بەسەرتانە. ئێمە بە ئەم بنەما قورئانیانە بکەینە ئەسڵ، نەک بیر و بۆچوون و قەنەعەتی لار و خێچی خۆمان. ئەگەر ئێمە لەسەر ئەم بنەما قورئانیانە کارمان کرد، کاری ڕاست و دروستەکەین، کاری جوانەکەین، کاری پاکەکەین، خۆمان لە شتی ناشیرین و ناشیا و ناڕێک بە دوورەگرین، ئەو کات ئەنجامێکی باشمانە بێت. لە دنیا سەرکەوتۆ بین، لای خوش سەرکەوتن و سەرفرازی هەتاتای بەدەستین. دکتۆر گیان زۆر سوپاس دەکەم و خی گەورە پاداشتی بەخێر بدات. پاداشتیەوەش باتۆ من زۆر سوپاسدانەکەم سەربەرز بین ئینشەڵا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سوپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان تا بێگەیشتنەوەی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.